ئەمڕۆ لیژنەی پێشمەرگە ئێمە هەموو کۆبینەوە دوێنێش کە زۆری خاڵەکان کە و راپۆرتانەی درابوو هەمووی خوێنرایەوە و مناقەشەی لەسەرکرا ئەمڕۆ بە کۆتایی هەموو ئەو خاڵانە مناقەشەی لێکەین چۆن ئەو هەڵانەی کە کردومانە ئەو سیاسەتانەی کە لە ناو هێزی پێشمەرگەشە بە هەڵە ڕۆشتووە ڕاستمان کردوتەوە زیاتر سیاسەتی نوێبوونەوەی یەکێتی لە ناو هێزەکانمانە پەیڕەوەکەین هەموو کاڵەم هێزەکان هەموو هێزە چەکدارەکانمانەگرێتەوە ئەمەی کە من باسیەکەم ئێمە کە پێشنیارە ئەیکەین بۆ حیزب بۆ ئەوی لەگەڵ حکوومەت و پەرلەمانە مناقەشەی ئەم شتانەمان بۆ بکاو بێتە دی چکەکەم هیچ بڕیارێک لە لای ئێمە کە ئەو هێزانێکە سەر بە حکوومەتن لە حیزبان ناتوانێت بڕیاری لێدا بەڵام ئێمە پێشنیارەکانمانەکەین ئەوەی کە زۆر مای سەرنجە ئەوەیە حماسێکی زۆر هەیە لە ئەنگرانی یەکێتی ئەندامانی یەکێتی لە دۆستانمان لە حتا ئەوانەی دەرەوەی یەکێتیش خەڵکی وشیار خەڵکی نخبەی ناو کۆمەلگا پەرۆشێکی زۆریان هەیە بۆ ئەوەی بتوانن ئەو بیرۆکانی هەیەە ئەو پێشنیارانەی هەیەە بخرێتە ناو ڕاستپاردەکانی ئەم دیدارەوە بەرز بکرێتەوە بۆ ئەوەی کە بکرێتە نەخشە ڕێگایەک بۆ ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاری لەسەر بکات. ئەمڕۆ ئێمە لژنەی ئاسایش و پێشمەرگە دێرینەکان و زیندانە سیاسەکان بەڕێوە دوێنێک گفتوگویەکی زۆر چڕوپڕ کرا بۆ ئەو مشاکلانەی کە پێشمەرگە و زیندانی سیاسی پێکۆشە دێرینەکانیانە ئەمڕۆ تەواوکەری ڕۆژی دووەمی ئەو بابەتانەیە کە ئەمڕۆ لە بارگای هێزەکانی پشتیوانی دوو ئەم کۆبنەوەمان ڕێخستووە گفتوگویەکی چڕوچر لەسەر ژیانی پێشمەرگە و ئایندەی پێشمەرگە و ئەو مشاکلانەی کە ڕوبەڕووی پێشمەرگە و کەمەندامانی سەنگەر و زیندانە سیاسەکان دەبێتەوە ئەوەی کە بابەتی سەرەکی و گرنگە ئێمە باسی ژیانی پێشمەرگە و موچەی پێشمەرگەمان کردووە کە دوێنێ زۆر ئەم بابەتە بە چڕوپڕی باس کرا کە موچەی پێشمەرگە هاوتا بکرێتەوە لەگەڵ موچەی سەربازێکی سوپای عێراقا چونکە ئەزانن لە وەکو لە مادەی دەستوریە هاتووە کە هێزی پێشمەرگەی کوردستان یان پاسەوانی هەرێم بەشێکە لە سیستەمی بەرگری عێراقی. ئێمە ئەمانەوێت گەڵاڵەی دیدگایەک بکەین یاخود گەڵاڵەی درافتێ بکەین کە دید و بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سۆشیال دیموکرات وەکو حیزبێکی خزمەتکاری خەڵک لەمەڕ سێکتەری تەندروستی سێکتەری ژینگە سێکتەری کاروباری کۆمەڵایەتی پێشکەش بە لیژنەی باڵا بکەین کارەکانمان بەردەوام دەبێت و لیژنەکانمان بەردەوام دەبێت ئەمڕۆژ بەردەوام دەبێت وەگەر تەواویش نەبووین بەیانیش بەردەوام دەبێت بۆ ئەوەی درافتێکی ڕێکوپێک حازرکەین و بیدینی لیژنەی باڵا لیژنەی پەیوەندەکان بە حکمی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان 19 مەڵبەندە لە هەموو مەڵبەندەکان لیژنەی پەیوەندەکان کاری خۆیان کردووە گەڵاڵە کراوە لە ئەندامەوە لە دۆست و هەواداری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەموو بەژایی لە لیژنەکاندا کردووە وەکو لیژنەی پەیوەندەکانی مەڵبەندی ئێمە وەکو مەڵبەندی ڕاپەڕین ئێمە لیژنەکانمان گەڵاڵە کردووە و بابەتی کۆتاییمان هێناوە بۆ لیژنەی باڵا هەروەها کۆبوونەوەی کۆتاییش لەوێ کراوە بەڵام ئێستا جارێکی تر بە لیژنەکاندا دەچینەوە وەکو پەیوەندەکان لیژنەی دەستور و سیستمی سیاسی دەستی بەکارەکانی خۆی کردووە بێگومان دەستور و سیستمی سیاسی پۆینتێکی گرنگە خاڵێکی گرنگە کە پێویستە دید و بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا وازح بێ بە مەبەستی گەیشتن بە حکومڕانیەکی ڕەشید بە مەبەستی ئەوەی کە خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکرێت لەم ڕوانگەیەوە ئەم لیژنەیە کە ئەمڕۆ دەست بەکار بووە و کارەکانی دەست پێ کردووە سەرەتا لە تەواوی مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیداری ئەنجام داوە و ڕاو سەرنج و پێشنیاری چەندین خەڵکی پسپۆر و ئەکادیمی سەبارەت بە هەموو کایەکانی سیستمی سیاسی و کایەکانی دەستور وەرگرتووە و تەواوی ئەو پێشنیارانە کۆکراونەتەوە و ئەمڕۆ جارێکی تر عەرزی سەر ئامادەبوان دەکرێت ئامادەبوانیش بێگومان کۆمەڵی خەڵکی پسپۆر و شارەزان لە بواری دەستور و لە بواری سیستمی سیاسی بۆی جاریش کە سەرنج و تێبینیەکانیان بخەنە ڕوو و با بڵێن بابەتەکە دەوڵەمەندترکەن و بگەین بە کۆمەڵێک دەرئەنجام دوجار و دەرەنجامانە بتوانێت بکرێت بە دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو خزمەتی زیاترین خەڵکی کوردستان.